گل راپورتین درباره برفرهکردنا کنترلین لسر تورین مدیا جواکی ین سر لیدرین ویزای امریکی وزارت دروی امریکا گوت کو اوی پاشخانه و تورین جواکی ین سر لیدرین ویزای به بالداری کنترل بکه داکو پشراس بکه کسین کو بسردان تین امریکای تم ترسیل لأولهی و برجوندین وی ولاتی نکن نهاجی هفکاری مسوران خاطری جناوند دانوچه یعنی دنگ امریکا تبلیم دبه سوران چه آگاهین بهتر درباره ویرا گهاندنا وزارت دروی جمتهنه بەڵێ بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ئاماژەدان بە قسەکانی مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا کە وتبووی ڤیزا ئیمتیازێکە نەک ماف ڕۆژی پێنجشەمبە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ بە پاراستنی بەرزترین پێوەرەکانی ئاسایشی نیشتمانی و هەروە ئاسایشی گشتی لە پرۆسەی دەرکردنی ڤیزادا بەرگری لە ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکا دەکات. بەوەتەی ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە نەیویست ناوی ئاشکرابێت وەزارەتی دەرەوە بە بەردەوامی ڕێکارەکانی پشکنین بۆ داواکارانی ڤیزا لە سەرانسەری جیهاندا هەڵدەسەنگێنێت تا دڵنیا بێتەوە کە پرۆسەی دەرکردنی ڤیزای ئەمریکا بەرزترین پێوەرەکانی ئاسایشی نیشتمانی و هەروە ئاسایشی گشتی ئەمریکای ڕەچاو دەکات. ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاشی گەیاند کە پشکنینی چالاکیە ئۆنلاینەکانی داواکاران دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەم دڵنیابوونەوە لەوەی داواکاران مەرجە یاساییەکانی ڤیزای ئەمریکایان تێدایە و دووهەمیش دڵنیابوونەوە لەوەی کە هیچ کەسێک مەترسی بۆ سەر ئاسایش و سەلامەتی ویلایەتە یەکگرتووەکان دروست ناکات. قسەکانی ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوای ئەوە هات کە ئاژانسی هەواڵی دێلی سیگنال ڕۆژی پێنجشەمبە راپۆرتێکی بەڵاو کردەوە کە گوایە حکوومەتی ئەمریکا پشکنینی تۆڕە کۆمەڵایەتیەکانی داواکارانی ڤیزای ئەمریکای فراوانتر کردووە. بە پێ ئەم راپۆرتە کە لەسەر بنەمای یادداشتێکی ناوخۆیی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نووسراوە ڕێسانویەکە نوێنەرانی ڕاگەیاندنە بیانیەکان و هەروەها هاوڵاتیانی مەکسیک و کانەدا دەکرێتەوە کە بە پێ ڕێککەوتنامەی ویلایەتە یەکگرتووەکان مەکسیک و کانەدا بۆ چالاکی بازرگانی دێنە ئەمریکا. ئەم مەرجانە هەروەها ئەو کەسانش دەگرێتەوە کە لەژێر سەرپەرشتی ئەواندانیانەی خێزانەکانیان. لە یادداشتە ناوخۆیەکەی وەزارەتی دەرەوە هاتووە کە لە ئەم وزارەتە لە پرۆسەی پشکنین و هەڵسەنگاندنی داواکارانی ڤیزا سەرجەم سەرچاوە زانیاریەکان بە ئەو سەرچاوە زانیاریانەی کە بەردەستە بەکاردێنێت تا ئەو کەسانەی کە ڕەنگە ببن بە مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتمانی یان ئاسایشی گشتی ئەمریکا یاکو شایستەی وەرگرتنی ڤیزای ئەمریکانە بن دەستنیشان بکرێن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشتریش ڕاگەیاند بوو کە ئەو خوێندکارانەی کە داواکارانی ڤیزای خوێندکاری دەبێت ڕێکخستنی هەژماری خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پرایڤێتەوە یعنی تایبەتەوە بگۆڕن بۆ هەژماری گشتی یانێ پابلیک بۆ ئەوەی کە دەرفەت هەبێ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە پشکنینیان بۆ بکرێت. پێش ئەمەش پشکنینی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هەندێک لە گروپی دیکەی داواکارانی ڤیزای ئەمریکا لەوانە ڤیزا دیپلۆماسیەکان بە ناچاری دانرابوو. بەڵێ سۆران خاچری پامنێری دەنگی ئەمریکا بۆ وەزارەتی دەرەوە سپاس بۆ ئەم راپۆرتە سۆران.